خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. وێڕایەوەی کە قەیرانێکی زۆری سیاسی و یاسایی و دارایی و ئابووری و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا هەیە، بەڵام بێدەنگیەکی سامناکیش دەبینی. ئەوەی کە هەیە هەوڵەکان بۆ چارەسەر، حەماسەتەکان بۆ چارەسەر، هەنگاوەکان بۆ چوونە پێشەوە و کردنەوەی گرێکوێرەکان هیچ هەنگاوێکی لێبەدی ناکرێت. خەڵکیش تا ڕادەیەکی زۆر لە کۆمەڵێک سێکتەر بێ ئومێد بووە بە زۆرێک خواخوایەتی سەری مانگ مەعاشەکەی وەربگرێت و بیری لای شتەکانی دیکە نییە. چارەنووسی قەوارەی هەرێمی کوردستانیش لە ڕووی سیاسی و دەستوری و یاساییەوە لە بەردەم تونێلێکی ناتوانین بڵین تاریک، بەڵام نادیاردایە. ئێمە باس لەو بێدەنجە سام ناکە و لەو گەڕێکی تری ململانەکان کە ئەگەری هەیە بەڕێوە بچێت لە پانۆڕامادا گفتگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز چۆمان محەممەد لێپرسای ژووری یاسای بزوتنەوەی گۆڕان. کاک چۆمان بەخێر بێت. سوپاس. هەمیشە من دڵخۆشم بە دیمانە لەگەڵ جەنابەت. شەرەفێکی گەورەی لە کورساتەوە دەرەکەوین کە ماڵی هەمووانە، بێگومان ماڵی هەموو لایەکەوە خۆشت ئەزیزی. ئەمەوێت گفتوگویەکی وەها بکەین کە مەسەلەن دەست لەسەر برینەکان دانین وەک هەموو جارێکە من لە پێشەچەکە ئەوم وتووە. پشتیوان بەخوای گەورە. کاک چۆمان، ینی وەکو عەرەب قسەیەکی هەیە، ئەڵێ زریانی پێش یان بێدەنجی پێش ڕەشەبا، بەڵام ئەمەش بێدەنجی پێش ڕەشەبا یان ئیدی ئەم بێدەنجی هەر ئەو بێدەنجیەوە تەواو کۆتایی پێدێ. بەڵێ سەرەتا بەناوی خوا دووبارە سوپاس بۆ کورسادی ئەزیز. لە ڕاستیان مۆزوعی هەرێمی کوردستان و ئەو دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانایە ئێمە قەیرانەکانمان زۆرە کاکزانە، ینی لە زۆر لاوە تیمار دەردەداری لە زۆر لاوە، ینی سەیکە ئێمە پەرلەمانت نییە، حکوومەتت کار بەڕێکەرە، ئەوە دۆخی حیاتی خەڵکە، ئەوە چەق بەستوویەکی سیاسی زۆر هەیە لە هەرێمی کوردستانە، ساردیەکی یەکجار گەورە، بێمەتمانەیەکی یەکجار گەورە لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە، بەڵام کە سەرنجی مەترسیەکانی شەی لەسەر هەرێمی کوردستان، سەرنجی ئەو پێشاتاشەنەی لە هەرێمی کوردستانە هەیە، هی ئەوە نییە ئەم بێدەنجیە، ینی بێدەنجیە کە بەتایبەتر ئەگەر گریمان لە ڕوانگەی ئینتیخاباتەوە سەیریکەی کە ئەتوانین بڵین شاڕێگەی جوڵە پێخستنەوەی سێکتەر بێگومان، بەڵام بەڕاستی بۆ تو بەڕێزیشتان وەک سیاسیەک وەک یاساییەک جێگەی پرسیار نییە ئەو بێدەنجیە؟ بێگومان جێگەی پرسیارێکی زۆرە، بەتایبەتر کە ئێمە دوای ئەوەی کە بەڕێز سەرۆکی هەرێم مەرسومی چوارەمی دەرکرد کە لە دەی شەشە ئینتیخابات کرێ، بەدبەختێکی گەورە بۆ هەرێمی کوردستان بۆ ئینتیخاباتێکی کە بەڕاستی عیبەی گەورەیە، بەڕاستی مای شەرم و عیبەیەکی گەورەیە بۆ ئینتیخاباتێک مەرسومێک ناو دوان ناو سیان ناو چوار هەر جارێک ئاڵێ دەستیشمان لەسەر دڵمانە ئاخۆ بۆ جاری پێنجەمیش ئەکرێ یاخود ناکرێ، باشە دەی شەش نەکرا ئینتیخابات. پێش ئەو بەروارە سوور زانیمان ئەجواکە وایە و ناکرێ، کۆمسیۆنی کتابێکی کردووە بۆ سەرۆکایەتی هەرێم کە وادەی تردا بنرێتەوە. لە دوای ئەو بەروارەوە کە کۆمسیۆن وادەیەکی بڵین ئەڵێ ئێمە تەعەزورمان هەیە نەتوانراوە لە دەی شەشە ئینتیخابات کرێ، پێشنیاری پێنجی نۆەکەین فەرموو سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێوەش وادەیەک دابنێن، سەی ئەرکی بەڕێز سەرۆکی هەرێمەکەی وەکو دامەزراوەکەشێکی بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم، سەی ئەوەشەکەی ئەسڵ وا بوو، یعنی تقریبان وا نزیکە بینەوە لە مانگێ 25 ڕۆژ ئەبێ ئەگەر بڕیار وابێ ئینتیخابات لە مانگی نۆدەیە بکرێ، لە نوێیا بێ گریمان دەشا بکرێ، ئەم سستیە گرفت بۆ ئەو کاتە دروستەکە کاکزانەی بەڕێز. بۆیە دوای ئەوەی ئەو کتابە کراوە لەلایەن کۆمسیۆنەکە عێراقەوە، ئەسڵ وا بوو کە پەلەکردنێک یعنی بەتایبەتتر لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە بۆ ئەم بابەتە بکرێ بۆی ئێمە دەلاقەیە بکەینەوە بەم چەق بەستووی کە ڕوبەڕووی دۆخی سیاسی و حکومڕانی و ئیدارە و ئەم دۆخی لە هەرێمی کوردستانە کەوتوتەوە. تا ئێستا وتمانەوە جەژن فترەیەکی زەمەنی بوو، ئەطڵە بوو، ئەسڵان جەژن ئامرازێکی زۆر باش بوو بۆ دووبارە چکە پەیوەندی کۆمەڵایەتەکان ڕۆڵی هەیە لەسەر پەیوەندی سیاسیەکان، ئێمە داخەوەش ڕووی نەیەوە چکە هەر بێدەنجیەکە بەردەوامە. ئێمەوە پێشبینیمانە کرد پێش دەژن ئەو کۆبوونەوانەی بەڕێز سەرۆکی هەرێم کرێ بۆی
ینی ئێستا سەرۆکایەتێرم لە بەرینی دوو بەرداشایە کاکزانەی بەڕێز بەرداشێکیان ئەحراج بوونە چەند جار مەرسومی دەرکردووە ئەوێ هێزەکان داوای لێ بکەن ئیسە معادلەکە عکس بۆتەوە ئەسڵ وابوو هێزەکان هەمویان پەرۆژن بۆی زوو بە زوو ئینتیخاباتەکە بکرێ جا دوای ڕوونەکەینەوە بۆچی مەسلحەت چیە لە ئیدامەدا مەمدۆخە بەڵێ نەمەبەستم لەوەیە کە پێشتر ئەوان وەفتێکیان نرد بۆ لای هێزولانە سیاسەکان کە مودە ئینتیخابات بێگومان ئێستا وای لێ هاتوو سەرۆکاتی هەرم لە شوێنێک گۆستاوە ئەوێ حیزبەکان پێی بڵێ بالضبط ینی ئەوە چاوەڕێ ئەوە کە لە ڕاستیە ئەرکی سەرۆکایەتی هەرێم ڕاستە ئەرکێکی قانونیە کە لە ڕووی ئەوەی کە مەرسومی هەرێمی دەکا بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بەڵام پێ بەپێ ئێوەش چەتری کۆکەرەوەیە کە لایەنە سیاسەکان بۆم کە گفتوگویان لەگەڵا بکەین ئەم چێ بۆ لایەن بۆ ئەوەی ئیتر ئەم جارە کە ئینتیخابات وادەیەکی بۆ دانرا وەڵڵا شەرمە عیبە شوورەیە ئیتر ئێمە مەرسومی پێنجەمیش دەرکەین و ئینتیخاباتیش نەکرێ هەر بەڕاستی شەرمە بۆ کۆی دامەزراوەکان بۆ کۆی حیزبەکان یعنی شتێک نەماوە لەبەرەوەی ڕاستی کاکچۆمە هاوڵاتی بەڕاستی ماندووە بێتاقەتە چاوی لە موچەیە کە سەری مانگ هەبێ و بەشی بژێوی ژیانی ماڵ و منداڵی بکە بەڵام بەڕاستی خۆ بابەتە خۆی نیشتیمانیەکان فەرامۆژ نابێت کاکزانەی بەڕێز احتیزاری زۆرم هەیە دەستەواژە بەکارێنم ڕوڕەشی و شەرمەزاری بۆ ئەوانەی وایان لەو خەڵکە کردو بەس چاویان لە مەعاش بێ کە مەعاش سێکتەرێکی ئەساسی ڕەوڕەوەی بەڕێوەچوونی حیاتە ژیانە ئەزانین مەعاش کۆڵەکەی ئەساسیە کە لە کاتێکیشە بەشێکی مماتەڵە و دەسی ئەکرێ بەکات بۆی حل نەکرێت و کێشەکان لەگەڵ بەغا حل نەکرێت بەڵام لە بەرامبەر پرسی موچە و پرسی شایستە دارایەکانی هەرێمی کوردستانە کە پرسێکی یەکجار گەورەیە بۆ حیاتی خەڵک سەرنج بە هیچ ئەو لەوێتە لای حیاتی لای خەڵک نەماوە پەرلەمانت حکوومەتت دامەزراوەکانت دەستەی سربەخۆ و دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاهە و دەستەی مافی مرۆڤ و داواکاری گشتی و سەرخانی ئابووری و ژێرخانەکەی و عەدالەتی جوگرافی لە دابەشکردنی سەرواتی ئەم وڵاتەیە و بژانەوەی وڵاتەکە و هیچی نەماوە یعنی سەرنج بە کاکزانێ بەڕێز چەند مانگە مۆتاری سلێمانی داخراوە چەند مانگە شەرمەزارێکی گەورەیە ینی ئەگەر ئێمە سلێمانی بە بەشێک لە هەرێمی کوردستان نەزانی سلێمانی بە بەشێک لە هەرێمی کوردستان نەزانی ئەبێت هەموو لایەک سەرۆکی حکوومەتەکە ینی بەڕاستیە بینی ئەو هەموو کێشەیە مەسەلەن لە دەریا لە ئاوەکانی نێوان یۆنان و تورکیا دەیان گەنج و ویستم باسیەوەکەم بۆتە قوربانی تراژیدیایەکی زۆ گەورەیە لەولاوە بەهۆی ناڵێم بەڕاستی ئەوەش خەتایی بەڵام بەشێکی گەڕێتەوە بە حکوومەت لەولاوە 28 حاجیمان جانی لەدەستداوە بەڕاست بەشێکیان گەنجن ینی تراژیدیایەکی گەورە لە هەردوولا لەولاوە پیرە لەولاوە ژن و مناڵە ینی کەس قسەنا بەداخەوە خانەوادە و گەنج و هاوڵاتی ئەم هەرێمە گەشتۆتە ئاستێ خۆی خاتە بەردەم قەپی حوتەکان و هینەکانی دەریا بەڵام ینی دۆخە دروست بوو ینی بێ هیوایە گەشتۆتە ئاسیا لە ڕوبەڕووی مەترسیە بمەوە بەس هەڵبێم لەم مەرگە ساتە لەم دۆخە لەبەرەوەی هیوای نەماوە بەوەی کە دۆخەکە تەخەلوبێکە هەنگاوی بۆ باشبوون بنێ کە ئەمە سەرنج بە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو قوربانی کە لە دەریاچەی ئیتالیا و ئیجە و ئەو شوێنانە بە بەردەوامی هەموو هاوینێک ئەمە دووبارە و سێبارە ئەبێتەوە و وەزعی حاجیەکان و ئەو دۆخەشی بەسەر حاجیەکانمانە هاتووە ئەمە ئەوانە هەمووی لەو لابۆسەیەیتەوە بۆ دۆخە حکومڕانیەکە و حیاتی خەڵک و ئابە و شێوەیە قەز دەکەم لەوەیە ئەمە پێویستی بەوە هەیە دەلاقەیە بکرێتەوە بۆی ئەم دۆخە تێپەڕێنی ئەم دەلاقەیە بەڕاستی فترێکی زۆر ئێمە ئیدامە بەم وەزعین هیچ شتێکە بینی هیچ دروستکاییەکە بینی کە مەسەلەن خۆی بەشێکی کردنەوەی دەلاقەکە هەڵبژاردنە کاکزانە خۆ ئەڵبزانین لە ڕاستی ئازانین هەڵبژاردن خۆمان بیئاگا ناکەین لەوەی کە گۆڕانکاری ڕیشەی ڕووبە و ئەشزانین هەڵبژاردن گۆڕانکاری دەساودەستی دەسەڵاتی نەکردووە بەڵام هەڵبژاردن بەم فۆرمەی ئێستا بکرێ هەندێک گۆڕانکاری ڕۆیە على الأقل کۆمەڵە ستافی تازەیەتە پێشەوە کۆمەڵە پەرلەمانتاری باشێتە پێشەوە دامەزراوەکانە چیتر لەم شەرمەزاری و لەم بێ قانونی و لەم بێ ڕقابە و بێ چاودێریە تەجاوزەکەن پەرلەمانت ئەبێ و جۆرێک دەجم و جوڵ و ململانەی دروست ئەبێتەوە ئێستا ململانە لەکوێیە کاکزانە ململانە لەکوێیە لە پەرلەمان نەتبێ و لە ئەنجومەنی پارێزگا نەتبێ و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش هەفتەی جارێکە کرێ ینی هەندێشتی سەرەتایی باسەکەن و ئەوە حزبە سیاسیەکانی ململانە نابنە ناو سنووقەکانی دەنگانەوە ئەتەوێ پێم بڵێ دۆخی سیاسی باسی مەتاری سلێمانیت کرد کاچۆمان لە دوو ڕۆژی ڕابردوودا
کۆمەڵی پیجی سێبەر کە دیارن مەسەن سەر بە پارتی دموکراتی کوردستان بەداخەوە مەسەلەن تەرجەمەی ڕۆژنامەیەکی نیمچە فەرمی تورکیان کردو کاڵێ بردومانی فڕۆکەخانی سلێمانیەکرێ ئەڵێ لەو ڕۆژانە بەم زوانە هەنی خەبەر بڵاوەکەنەوە نقڵانە لێن بەڵێ وتا هەیە لە پەیج سای توشتەکان ئەڵێ بەم زوانە مەتاڕی سلێمانی بردومانە کرێەوە ینی وەکو خەبەرێکی دڵخۆشکەرانی ئەوەی ئەو خەبەرانی پێخۆش بێ ئەوەی حەسکات ئەم ڕووداوانە هەر بە بیرکردنەوەش بیری لێ بکرێتەوە بڵاوی کاتەوە ینی ئەوە خاینە بە وڵاتە خۆفرۆشە جاشە داوای لێبوردنم هەیەم دەستەواشانە بەکارێنم ئەینا هیچ کەسێ ئەگەر وڵاتەکەی خۆی خۆش بوێ وەک چۆن ئێمە مەتاری هەولێریشمان خۆشەیە و قەت ئومنیاتی تەمەنای ئەوە ناکەین ڕۆبەڕووی هێرشی لەو چەشنە بێتەوە وە بە پێچەوانەکەشەوە مەتاری سلێمانیشمان خۆشەیە و هەرگیز ڕۆبەڕووی تەمەنای ئەوە ناکەین بەڵام ئێمە نەک تەمەنای ئەوە ناکەین ئێمە خەممانە کاکزانە من باسی چیەکەم ینی کە وتم یەک دنیا مەلەفی گەورە هەیە کەس ئاوڕی لە نایاتەوە ئێستا سلێمانی چەندێکە مەتاڕی نییە ئێ باشە ئەمە ئەرکی چێیە ئەرکی بەتایبەت ئەرکی سەرۆکی حکومەت و کۆی تیمە وزارەکە نییە کە لەگەڵ قۆنسڵێتی تورکیا لەگەڵ دەوڵەتی تورکیا قسە بکەن هەتا عێراق بێنە سەرخەت بۆ ئەم بابەتە ئاخر خۆ ئەگەر مەتاری سلێمانی داخراوە عەزیەتێکی گەورە بارگرانێکی گەورە بۆ خەڵک دروست بووە سەرباری ئەوە بەشێکی زۆری جوڵەی بازرگانی بەهۆی ئەو مەتارەی خەتی تووچی ئەوانەوە بۆ ئێ باشە خۆمە هەرێکێتی و هەر کاستە سیاسەکە نەبووە سوودمەند بێلەوە خەڵک بازرگان و هاوڵاتی بۆ گواستنەوەی جوڵەی بازرگانی بۆ گواستنەوەی هاوڵاتی ڕەنگەتێکێکچێ لەو مەتارە سەفەرەکە ڕەنگە سەد کەسی تری لایەنەکانی ئەمە عیلاقی بەیەکێتیەوە نییە بیزەبەت ئەمە عیلاقی من مەبەستمەوەیە ئێ باشە ینی کە من بیرەکەم بۆ خەمێکی گەورە لەم شارە ئەخۆم لە سلێمانیە خۆم بەوەی کە یەک دنیا مەلەفی تر هەیە لە هەولێر لە شوێنەکانی کرد لە داگیرکردنی زەوی لەو تەخشان و بە هەدەردانی کە زەوی کە لە ناو شاری هەولێر ئاکرێ کاکزانە ینی باسیەوە نەکەین بڵین بەس باسی سلێمانیەکەین بڕۆ بۆ ئەو داگیرکاری کە لە هەولێر ئاکرێ ئەوەی کە ئەدرێ بەم بۆ بەرهێنە دەوڵەمەنە وەهمیە بن دیوارانە هەمویان نزیکن لە حیزبەوە و ئیش بۆ حیزبەوە ئەوەکەن ئێ باشە کە جۆرێکش لە سپیکردنەوەی پارە چیە ئەبێ خەم لەمانەخەوە ئەمانە هیچی وازدێنی بەس فۆکەسمان لەوەیە پارەکە لە بەغاوە بێ یەت نایەت لیستی موچە بنێرە ئەوە هاو ئەوە خەبەرێک هاو ئۆخی ئەوە پێشدەژن موچەی هێزە ئەمنیەکان دابش کرا دابش نەکرا هەر بەڕاستی ئێمە تاکەی لە قورئان معاشوە هەیە بەرنامەی لەسەرەکە کاکزانە لەژێر فشاری خەڵک بیزەبەت ئەڵە نەهات ئێوە بە دووادات چوون ناکەن ئیعلام وەڵاهی لەسەر معاشی هێزە ئەمنیەکان ڕەنگە 5 بەرنامەی جۆرا جۆرمان من تەمەنامە کرد ئێمە ئیسا کە دوای جەژنی قوربانە تەمەنامە کرد بادینە لێرە قسەمە لەسەر چی کرد کاکزانە بمان وتایە خانەنشینان موچەکانی هاوتاکرێ لەگەڵ عێراقا بمان وتایە پلەبەرزکردنەوە دەست پێکاتەوە بمان وتایە گرێبەستەکان نەکرێ بە هەمیشەی بمان وتایە هێزە ئەمنیەکان ئیتر موچە و شای سەدارەکانیان وەکو بەغای لێ یەکرێ ئێمە ئەبوو ئیسا ئیش قسە لەسەر ئەوە بکەین ئێستاش باسی ئەوە کرێ وڵا مانگی 5 موچەی هێزە ئەمنیەکان نهاتوە دەی هەوڵێ بین زوو بە زوو بنێرن و ئەو معاشی مانگی 6 بەغادرێ ئەدەی یەڵا دەی بەغا پێمان بڵێ لیستەکە بنێرن و ینی ئەم دڵە ڕاوچەیە ئەم بەردەوام هێشتنەوەی ئەم خەڵکە ئابەم زەهنیەتی ینی بەداوای لێبردنەوە بە هەمومان دوای ئەم مۆزوع کەوتوین معاشیت نایەت حیاتی خەڵک فەوتا کاکزانە 10 ساڵە لە 2014ەوە موچەخۆر خانەنشینان دواکەوتنی موچەیان تاقی کردەوە لێبڕینیان تاقی کردەوە کەمکردنەوەیان تاقی کردەوە پاشەکەوتیان تاقی کردەوە ئێستاش هەر مردن لە بەحریان تاقی کردەوە مردن لە مەدینە و بەکەیان هەمویان تاقی کردوێتەوە ئەنی بەڕاستی شەڕی داعش و کوشتن لە سەنگەریان من پۆستێکی قایمقامین قەزای کۆیە تو سەیری ئەم تراژیدیایەکە بەڕاستی ینی هەندێک شت هەیە بەڕاستی ئەبێ پێی بوترێ نوکتەیەکی تراژیدی وانە نوکتەی تراژیدی ینی بۆ نموناڵێ بەداخەوە ڕێگەی دووساییدی هەولێر کۆیە سیاسیە نە ئیداریە نە داراییە ئەینە کارژێڕیە پەیوەندی بە ئەوراق و تەواو نەکردنی مەسەلەن کاری مۆڵەت و تەندەری نوشتەوە هەبێ نە پەیوەندیشی بە کەمی پارەوە هەیە نمونەشە هێنێتەوە کۆیە قەزایەکە سەر بە هەولێر باشە لە ڕووی داری و کارژێڕیەوە سەر بە هەولێرە قایم قامەکەی ئەڵێ کاکە من لە ڕووی سیاسیەوە لە زۆنی سەوز حسابم سزا ئەدرێم جادە و بانەکە ئێخۆ ڕەنگە وەڵڵاهی لەو دەعمانە پارتی تیابێ کۆمەڵی تیابێ بێلایانی تیابێ یەکگرتووی تیابێ گۆڕانی تیابێ ئینجایەکێتیشی تیابێ یعنی من نازانم بەڕاستی کاک سۆمان چی ئەوە چۆن بۆ بکەمە پرسیار بڵێ مەمە چ عەقڵیەتێکە ڕێگەوبان عیلاقی بە ڕەنگەوە نییە عیلاقی بە حیزبەوە نییە ڕێگەوبان بۆ هەموو خەڵکە
دابین کرد ینی ئەمە بەڕاستی ئەمە هەری ئەوەش نییە بفرۆشێتەوە بە خەڵک ینی تۆ ئێمە زۆر باسی نەعەدالەتی جوگرافیەکەین این نەعەدالەتی بەڕاستی سەکۆیە ینی وای لێ هاتووە لە هەموو جەژنێ بووە ینی لە هەموو لایەکەوە ئەنی لاڵێ لە هەردوو جەژنەکەش بووە ئین تۆ ئیداریان سەر بەویت و ئاوا مامەڵ لەگەڵاکرێ باشە من پرسیارەکەمەوەیە وەڵڵاهی پێم ناخۆش نییە کاکزانە بینی هەولێر بۆ دهۆک بینی هەولێر بۆ قەزاکانی بۆ ئەترافەکانی تونێلی تیاکرێ ڕێگەکانی هەمیە بێ بە دووسایی تونێلەکانی شێ بێ بە دووسایی ئەی یعنی چی بینی هەولێر و سلێمانی ئەی یعنی چی سلێمانی بۆ خۆ ئەم قرەخنەیە بەشی زۆری لە وەزیرەکەی ئێمەشە گیرێ وەزیری ئاوەدانکردنەوە لای ئێمەیە و بەسەر چاو بەڵام کە سەیری کۆی منزومە حیزبەکە حکومیەکەیەکەی تێڕوانینە حکومیەکە بۆ ئەم منتیقە بە نەوعێکی ترە هەستەکەم وەزیر و ئەوانەی بەشێکیان شکڵیان لەوێ نازانم چۆن لێ خۆیانی لێ دەرباسکەن لە پشتەوە وەزیری تر هەیە قەراری تر هەیە خۆی دەوڵە عەمیقەی پێوترێ نازانم لە ڕابردووە زۆر قسە لەسەرم کابینە کراوە لەم بەرنامەی بەڕێستەوە لە زۆر شوێنی ترۆ باسی ئەومان کرۆ بەس ئێمە چی بڵێن کابینە مودەی تەواو بووە کابینە حکومەتێکی کاربەڕێکەرە ئەسڵ وا بوو ئەوە 5 ساڵ و نیوە ینی ساڵ و نی زیاترە بێ بەسەر ماوەی یاسایی تێپەڕیوە ئێمە قسە لەسەر کابینەیەکەکەین کە مودەی تەواو بووە بەڵام ئەگەر ئاوڕیش بینەوە بۆ ڕابردوو وەکو تەقییمەوە سەنگاندن ئەم کابینەیە مرکزیەتیشی لەنا ئەنجومەنی وەزیرانە تۆخ کردبوو یان لای وەزیرەکانە چوو بۆ سەروتریش لیڤڵێ سەروتر بوو لای هەندێک وەزیر و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سکرتێرەکەی بوو بەڵام بەرحاڵەوە ڕۆی ینی ئەمە بەسمە بێ بەڕاستی ینی بەڵام حەقی تۆ بۆ باسی کۆیشکەین کاکزانە ئێستا لە واچینە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی هاوینە بڕۆ سەی چەمچەماڵکە چەمچەماڵ ینی سەی غازەکەی و ئەو خێر و بێری کە بۆ داهاتی ئەم وڵاتە هەیەی ئێ باشەڵێ خنکاین لە تو نییە ئاومان نییە لەکەیەوە بڕیارتان ناوە کاکزانە پرۆژەی ئاو بۆ چەمچەماڵ بەردی بناغەتان داناوە ئەژلێن دوایی لێەوە بڕۆن لە پارەی خۆتان و لە داهاتی خۆتان سەرفیکەن ئەمە ڕخنەیە بۆ خودی حکومت ئەگەر بڕیار بێ حکومت بێ ئەگەر بڕیار بێ حکومەتی هەموو هەرێمی کوردستان بێ و بەڕاستی ڕخنەشە بۆ یەکێتی گۆڕان و بەڕاستی ڕخنەیە بۆ یەکێتی گۆڕان ینی کەم تەرخەمن ینی من لە پێش یەکێتی و باسی حزبەکەی خۆمەکەم وەزیرەکانمان لەوێ خەریکی چین بۆ لەسەر مووقفانە لەسەر ئەم نەعەدالەتی هەیە لەسەر ئەوەی کە دۆخی خەڵق خراپە بۆ قسە ناکەن ئەی وەزیرەکان یەکێتی و زۆری زۆر ئەوەی پارەی هەیە پاری سلێمانی ببوورەوە تەواوکەین بەسەر بە هەر ڕخنەکە لە گۆڕات نەبێت ئەوەی کێتی شاینی خۆ ینی بە ئاشکرا وتومانە کەم تەرخەم بن ینی نەعەدالەتی هەیە و باس کراوە وەڵی شارچێتی ناکەن کاکزانە نە شارچێتیەکەین و ئەوە بەڵام تۆ ببینی دۆخی ئیدارێکی سەر بەخۆ بە لە هەولێر کەسێکەوە بڵێ کاکە معقولە ڕێگەی کۆیە بالیسان بەو شێوە بێ بڕۆ سەر پەیجەکانی حکومەت یاریێم ماوەی پێش ئێستا بەڕێز سەرۆکی حکومەت چوو بۆ سۆران ئیداری سۆران ئەزانی چەند پارەی لەگەڵ خۆیان برد ینی وەکو پرۆژە بڵێن دەسە گوڵ و دیاری ئەو منتیقەی برد نزیکی 200 ملیاری بردووە بۆ دەواازەی سۆران بۆ چەند پارکێک بۆ دوو ڕێگە ئەمە هەمی دوو کۆمنتە ئەی بەسەر چاو دەستی خۆشێ بۆ ئەوێ کردوتە ئەی منتیقانی تر ئەی ئەم منتیقانی تر 200 ملیار لە سۆرانە سەرفەکەی 1000 جار عافێتیان بێ 1000 جار دەستیان خۆش بێ بۆ ئاوەدانی و عیمران بۆ خزمەت ئەی ئەم منتیقانی تر ینی پردێک دروست کراوە لە ڕانیە بجێی پارێزگای سلێمانی ئەمە ئیتر من بە بەسەکەم چی ئەم دوجار سەرۆکی حکومەت چۆ بۆ ڕانیە هەردوو جارەکە بۆ پردە ینی بەڕاستی ئەمە هەر بۆ پارتینە کە بڵێ بەڕێ سەرۆکی حکومەت بە هیچ جۆرێ ئەمە گەریێکی کردای هەر غەڵەتە بەڵام یەکەیتە سەر ئەرزی واقعەکە ئەم دابەشبوونی هەیە مەوزوعی ئەم لە داهاتی ناوخۆ خەریکی پرۆژە بە وەڵی مەهزەلەی ئەمە نە لە ئیدارە هەیە نە لە قانونا هەیە نە لە بودجا هەیە نابێ یەکێتیش بەمە ڕازی بێ نە ئەبێ حکومەت بیکە نە ئەبێ یەکێتی گۆڕانیش بەمە ڕازی بن یعنی چی تۆ حکومەت کەیکا بە دەستکەوتی خۆی وەردی بناغەدا بنێ بەڵام لە داهاتی ناوخۆی خۆت و لە داهاتی خۆ سەرفیکە ئەمە دوو خەزێنەی یەکاکزانە ئەمە دوو ئیدارەیش نا هەر کەسە و ئیدارێکی خۆی هەیە بەڕاستی دوو ئیدارەی نییە ئەمە هەر کەس ئیدارێکی بۆ خۆی هەیە ئابەم فۆرمە تۆ بەشی زۆری گومرگەکان و شوێنەکان و هەنێ جوونگەی ئەوە لایە و ئابە و شێوەیە و پارەی فرۆشتنی تەنکەر و ئەوانش کە ئەبێ بە داهاتێکی زۆر بۆ ئەو منتیقانە تۆ ئەتوانی ئەوێ بکەی بەڵام لێرە کەم تەرخەمی ئەنوێنی خەڵک ئەمانە ئەبینێ خەڵک ئاوینی ئاو ئێستا بە تەنکەر سەواشی لات تۆ تەنکەرەبی بۆ ماڵانەوە بۆ بە مزایدە هەندێک حزب ئاودانەکە شەکا بە مزایدە دوایی بۆ حملەی انتخابی بەکارێنێ کوربا بە ئاو خواردنی لاقی چیە بە حملەی انتخابیەوە هەنی لاقی چیە بە انتخاباتەوە بەڵحاڵ چکۆمانیشی خێرخوازین کاکزانە کام ئەرکی حکومەتیشە کاک چۆمان نموزەزەکان بەڕاستی سامناکنین
بۆ قەزیە نیشتیمان سازی بەڕاستی مەترسیدارنین بۆ پرسیینەتەوە سازی ئێمە جیلێک بەڕێوەی گەورە ئەبێ بەشێکمان باوەڕی حیزبە گەورەکان باوەڕیان بە نەتەوە سازی نییە باوەڕیان بە دەوڵەت سازی نییە باوەڕیان بە حکومڕانێکی سەلیم نییە ئەگەر باوەڕیان هەبێ ئەم نمونانەی کە ئێستا هەن هەر مەهزەلەیە ئەم نمونانەی کە ئێستا هەن نمونەی نییە لە دنیاە بڕۆ بگەڕێ بۆ دنیا خۆ باسی ئەمە کە باسی ئەوەشەکەین باسی هەرێمی کوردستان زۆر لاف و گەزافی عێراقچێتیمان بەسەرا لێن کاکزانە ئەڵێن ئێوە گەندەڵەکانی بەخا نابینن ئێوە هێزە چەکدارە ئەسایی بە ملیشیەکانی بەخا نابینن ئێوە ئەو وەزعانی بەخا نابینن بەسەر چاو ئەوێشە بینین بەڵام لێرە فرسەت هەیە خۆمان چاکەین ئیدارەکە بەدەست خۆمانە 30 ساڵ لە بەردەستمانە بۆی بتوانین ئەزمونێکی چاکیکەین و ئێستا شتێتەوە پێشەوە حملەی انتخابی ئەڵێ فرسەتمان بنەوە چی چاکەی ئێ تۆ خۆ وێرانە کردووە چی چاکەی هەر خۆت واد لێ کردووە خۆت هۆکار بووی دروستکەری ئەم دۆخە بووی لە 92 تا ئێستا یعنی من وایە بینم خەڵکێک دەنگدەرێکی وشیارە بێت تێبگالەوەی تۆ 30 ساڵ فرسەتی یاوە بە حیزبێک بە لایەنێک بە دوان بەسییان بە ئێمەشەوە کاکە کە دەسەڵات نییە کە مبەڕەکانی گونجاو و لۆژیکی نین بۆ ئەو فرسەتی پێنەدرا وەڵی حەق نییە متمانی پێ بدرێتەوە وەڵی حەق نییە متمانی پێ بدرێتەوە قسەکە لەسەرەوەیە تاکەی ئێمە انتخابات تێ نەکەین شەڕی حزبەکان ململانی خزمەت بێ ئێمە بودجەیەکە بێ مەسەڵەن تۆ بزانی پارێزگا و لێر ئەو قەزایە چەندی بەرەکەوە قەزا ئێستا کاک زانای بەڕێز باوەڕ کە پەرلەمان هەبووە و یاسای موازنە هەبووایە ئەو دڵنیا بە ئەوە ڕووینەیە دڵنیا بە ڕووینەیە لەبەری ئەزانی چۆن سەرفە بێ ئەزانی پارەکە چەندی ئەڕوا و چەندی ناڕوا ئێستا چۆنی ئەزانین من بە سایتە فەرمیەکان ئەزانین 200 میلیارد بۆ ئیدارەی سۆران سەرفەکرێ باشە ئێستا قەیرانی دارایی نییە ئەم پارەی لەکوێ بوو ئێم ئەومان نییە لە چەند چەماڵا بیخۆین ڕێگەی بینی هەولێر و کۆیە ڕێگەی بینی دوکان بۆ خەلەکان و هیزۆپ و ئەو منتیقانە ئەوەش واز لێ بێنە ڕاستە بینی ڕێگەی سلێمانی بۆ گەرمیان بۆ کەلار ڕاستە بەشی زۆری پرۆژەکە تەواو بۆ ڕاستە وەزیرەکە ئێمە ئاوەڕ بۆڕە بۆ وەزارەتەکانی تر زۆر هەنگاوی نوانوە نەتیجە ینی قسەکەم لەسەر چییە هەمیشی ئەگەڕێنەوە بۆچی خۆ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە کە لای ئێمەوە ئەڵێ کاکە پارە نییە سویلە نییە بەسەر چاو باوەڕ پێەکەین ئەی بۆ شوێنی تر هەیە ئەی بۆ جێگەی تر سەرفەکرێ ئەی باشە خەڵک حەقی خۆیەتی ئەوە بکە و خەڵکیش نەتیجەیە کاک زانە یعنی کە تۆ باسی چاکسازی و باسی ئەوەکەی ئەڵێ 30 ڕۆژارێ مەعاشمەی تێ ئەڵێ ئەوەی لە دەستا بێ بتانی بۆم کەی خەمی بۆ خۆی ئێکەم تەرخەمی ئەنوێنی و دواییش بە سوپاس و پێزانین ستایشی و خەڵکەکەی سوپاس و پێزانی هیچ لە خەمی خەڵکەم ناکاتەوە سوپاس و پێزانین هیچ لە گیرفانی خاڵی و گەدەی بەتاڵیان و گیرفانیان پڕ ناکاتەوە کاک زانە بۆیە بە ڕێی من ئەم دۆخی کە ئێستا هەیە ئێمە دۆخە بەعام ئەم دۆخانەی کە خراپ باسیەکەین نیشتمانی خۆمانمان خۆشوێ کاکزانە وەڵی هەرێمی کوردستانمان خۆشەوێ وەڵی لەوان زیاتر خەم خۆرترین بۆ وڵاتە ئەمانەیە باشتر بێ ئەگەر باشتر یەکەن 100 جا دەستیان ماچەکەین و چیان ماچەکەین با بیکەن ئەگەر ئەوان باشی بکەن وەڵی نەگۆڕان دروسە بوو نە حیزبەکانی تر دروسە و نە قسەکەم لەسەر چییە لەسەر ئەوەیە ئێمە خۆمان چاکەی نەکێتی پارتی ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن بەسەلەن ئێستاوە شکر پرسیارێکی بیر من خستەوە شکری خۆمان وێنەگر ئەڵێ بیرمە لە یەکێک لە بانگەشەکان نێسەرفان بەرزانی کێسە سەرۆکی هەرێمە وتی ئێمە کۆمپانیایەک دروست دەکەین هەر کەسە و ئەزانەیە کە پارەی چەند کۆمپانیەکە بکۆ کە هەر چەند پارە دێتە سەر حسابەکەی و لە کۆتایی ساڵە ئێستا نەکەو ئەو حسابە خەڵک لە معاشەکەی خۆشی دڵنیانە بەڕاستی کاک چۆمان ئەمە ئایندەی هەرێمی کوردستان بەڵایەوە زانم ئەوە بگەڕێنەوە حملە انتخابی بەڕاستیەوەی حملەش نەبوو کاک زانەوە لە قانونی نەوتوغازی هەرێمە ئەو باس کرد هەر ئیلزامی بوو 4 کۆمپانیا دروست کرێ بۆ دۆزینەوە بۆ دەرهێنان بۆ فرۆشتن بۆ پارەکەی هەمووی بە قانون بڕیاردرا بوو ئەمان هەر دروستیان نەکرد ینی ئەو فەزاحەتەی لە دەرهێنان و فرۆشتنی نەوتا هەیە ئەوەی کە لە ڕابردووە بەڕێز ئاشتی هەورامی و لە سەردەمەکەی بەڕێز نێچیروان بەرزانیا کراوە نمونەی نییە تاڵانی بە هەموو مانایەک تاڵانیە بە هەموو مانایەک باشە کێ ئێستا کێ ئەبێ مەسئول بێ لە بەرامبەر ئابووری سەر بەخۆیە ئەبێ کێ محاسبە بکرێ ئەزانی بەڵایەکی گەورە بەسەر ئەم هەرێما کە هاویشە لە وەکارەکانی ئابووری سەر بەخۆ بوو ئێمە نەک کاک زانە ئێستا نەک پارەی نەوت نازانین بەوەی کە ئەفرۆشا بەڕسمی نازانین ئێستا تەنکەرەکانی هاتۆتە سەر ئەو بابەتی تەنکەرانە وەڵی فەزیحەتە هەر عیبەیە شوورەیە ئەزانی کاک زانەوای لاتۆ مۆزوعی تەنکەرانە ئۆپیک هاواری لێ ساواڵە کاکە فریاکەون ئەمە
بازار ئێمەشی بێبەها کردووە ئاوا بەم فۆرمە ئەفرۆشرێ ئابەم جۆرە 100,000 نییە و 200 نییە و نزیکی 300 بۆ 350,000 باس ئەکرێ بەم فۆرمە ئەفرۆشرێ پێمان بڵێن 1 دیناری ئەچێ بۆ کوێ بەچی ئەفرۆشرێ بەچەند ئەفرۆشرێ خۆ ئەمەش ڕخنەیە بۆ یەکێتی گۆڕان لە ئەنجومەنی باڵای نەوتوگازانی لە ناو کابینە حکومەتانی وەڵی نابێ بێدەنگ بن ئەمە هی بێدەنگی نییە کاکزانە تۆ بێدەنگەبی خەڵک ڕخنە و لێگرێ من بەشێک لە ڕخنەکانی خەڵک وڵی ڕەوایەتیان پێم لە شوێنی خۆیەتی بەڵێ ئێمە کەم تەرخەمین خۆ ئەم قسەی کەیکەین لەوانەیە لە ڕوا حیزبەکەی بڵن کاکەم قسانە بۆ کەنەمە خراپە بۆ حیزب بوو خەڵک ئەم ڕاستی ئەوێ خەڵک ئەمەی ئەوێ کاگزانای بەڕێز خەڵک ئەمەی ئەوێ دەست خەسەر برینەکان خەڵک موبەڕگرەکانی بۆ ڕوونکەڕۆ قەنەعەتە پێەکە بۆی ڕوونکەرەوە شتەکانی پێ بڵێ لەبەر ئەوەی ینی بۆ نمونە مۆزوعی فرۆشتنی نەوتە ئێمەمانتوانی ئەم فۆرمە ڕاگرین نوعیشتر مامەڵی لەگەڵا بکەین ئێسش ئاوە ڕای نەگری دەبڕۆ حەلیکە کۆمپانیا نەوتەکان لەگەڵ عێراقا زوو بە زوو حەلیکەن بۆی ئەم مەهزەلێ تەواو بێ چکە بەم پارەی نەوتە کەناڵەکرێتەوە خەڵک ئەکڕێ حزب دروستەکرێ جەیش دروستەکرێ ئیدارەی پێدرێ ئێوە ململانێ بێگومە عەدالەتی دروستە بێ باشە ئەمە وای لێ ململانێ ناکرێ ئێدەن ڕایگرن ئەم نەزیفە ڕاگرن باشە بەشێکی ڕاگرتنەکەوەیە کە ڕێکەوتن لە بینی کۆمپانیەکان و حکوومەتی عێراق بکرێ یەیتەوە سەر ئەسلی مەوزوعەکە ئەم دۆخانی کە باسیەکەین کاکزانە ئێمەمانان بەردەوام باسی ڕێکەوتن لەگەڵ بەغاکەین باسی ئەوەکەین بڕۆن ڕێ بکەون لە ڕابردووە ئەمان و زوو بە زوو ئەم ئەژماری منە لە کۆڵکەنەوە یان سیغێ دۆزنەوە تەوتین زوو ینی باسی ئەوە بکەین خانە نشینی حەلێکی بۆ دۆزنەوە باسی ئەوە بکەین لیستەکە بنێرن تا و کاتی تەوتی نەکرێ لیستی باشە من پرسیارەکەم وێ کاکزانە لیستی هێزە ئەمنیەکان ئەمە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەبوو ئەگەر پەیوەندی هەبوو بۆ نێرات نارتان ئەگەر پەیوەندی نەبوو بۆچی دەستان پێوەگرت بوو یعنی کەیتەوە سەر نەتیجە هەر نەتیجەوەی بەغا ڕوویە و قەرارەکەی محکەمەی ئیتیحادی ئەمان هەرم لە جێڕێەکەن باشە بۆ زوو بە زوو جێبەجێ ناکەی منیش ئەزانم بەشێک لە سروشتی کاری ئەم هێزانە هەواڵگیری ئەبێ هەمووی نەڕوا بۆوێ بەڵام هەمووی نییە ئێستا تۆ پۆلیست پێشمەرگێت ئەمانە مەهامیان ڕوونە ئەزانن چی ئەکرێ ئێدە لیستەکانیان بنێرە باشە بە هزار حاڵ موچەیەکی مانگی چواری هێزە ئەمنیەکان هاتوو ئابە وەزعە کە خەریب و جەژنەکەشیان بەو دۆخە خراپەوە لێتاڵ ئەبوو باشە من بەبەستم چییە ئەمە دۆخی وەزعی موچۆ ئابە و شێوەیە مامەڵە ئەکرێ و بەو جۆرە کە ئێمە بەڵێن بڕۆن ڕێبکەونەوەڵێن وڵی کاکەمانە زۆر دژی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر عێراقچێتیەکەن با بە من کەسوکارم کیمیاباران کراوە من کەسوکارم ئەنفال کراوە من کەم باسی خۆمەکەم اینجا خەڵکی تریش کاڵین من و منەکان یعنی چی من عێراقچێتی بکەم باشە عێراقچێتی کاکزانەی بەڕێز ئەو ئەچێ شانی ماچەکە ئەچێ شەڕ لەسەر پۆستی سەرۆکایەتی کۆمارەکە ئەچێ شەڕ لەسەر پۆستی وەزارەتەکانەکە جێیشێکی هێزی نوێنەرایەتی خۆی لەوێ هەیە خۆی عێراقچێتی ناکە ئێمە گە قسێکی ڕاستی بۆ میلەتەکەی خۆمانکەین ئێمە عێراقچێتیەکەین کاکە مەهزەلەیەش ڕاگرن وەک چۆن ئەتان و پەنابردن بۆ محکەمەی ئیتیحادی خیانەت و خافرۆشی ئەوەیە دوای هەر خۆیان داوایان تۆمار کرد ئەمەش ڕاگرن کاکزانە کەسێک باسی ئەوە کات بەڕێز بە ڕەحمەت بێ کاکنەوشیروان و مامجەلال ئەیانزانی چۆن قوڵایی استراتیجی عێراق بەکاربێن بۆ هەرێمی کوردستان بەڕاستی کەس لەوانە بە ئاگاتر و بیرمنتر و هۆشیارتر نەبووە بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەخایە ئێمە ناتوانین عێراقچێتی بوونە هەموو شاخە و شاخە بالضبط کە ئەوان ئەگەر ئاوڕ بیتەوە بۆ ڕابردوو 50 ساڵی عمریان نیو سەدە خەباتیان لە خەباتی چەکداری و شۆڕژێڕی ئەووا کردووە چون باسی بەخاکەن باسی ڕێکەوتنەکەن باسی ئەوەکەن ئەگەر وابێ ئەوان پێش ئێمە عێراقچێتیان کردووە کە ئەسڵەکەوان نییە جا ئەم قسەیە بۆ ئەوان ڕاز نییە بۆ ئەم خەڵکەی تریش کە دید و تێڕوانیەکانیان بە ڕەحمەت وەکو مانجەلال وەکو کاکنەوشیروان و وەکو خەڵکە دڵسۆزەکەیە بڵێ ببورە من پرسیارەکەم لەو بارەیە کە لە هەموو ڕێکەوە لە هەموو ڕێکەوە هەرێمی کوردستان لە دۆخێکی یەکجار خراپایە لە دووخێکی یەکجار سەر لە شێواویە مەسەلەن ئێمە لەسەر هەژماری من و تەوتینەکە چەندین بەرنامەمان کرد یعنی لە دنیا لەکوێ بۆ تۆ بڵێن ئێستا مەسەلەن باوکت مەسەلەن برایەکت کەسێکت پێ بڵێ ئللا تۆ ئەبێ ئللا ئەو ڕقم حسابی بکەیتەوە نییە چیوە لە کوێی دنیا بۆ تۆ ئاوا بربەرەکانی لەگەڵ بەڕاستی شەڕی نەفسی دەرونی لەگەڵ فەرمانبەر و موچەخۆری خۆتا بکەیت خۆی کارەساتەکە لە وایە قەراری محکەمەی ئیتیحادیە ئەڵێ تەوتین ڕوونکردنەوەکەی محکەمەی ئیتیحادیە ئەڵێ تەوتین ئەنجومەنی وەزیران ئەڵێ تەوتینی بەغا وەزارەتی دارایی ئەڵێ تەوتین تۆش هەر لە ژماری من جارێ ناو دوانا و سیانتر مەعاشدا بەشەکرێ بالضبط خەڵک لە بەردەم ئەو جیهازانە زۆر ڤیدۆشت وڵاو بۆتەوە لەسەرەوە ئێمە تەحزیراتمان بۆ نەکردووە من مەبەستەکەم و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کاکزانەی بەڕێز خەمی ئەوەی بێ 30 ڕۆژ جارێ مەعاش بدرێ کە لای من ئەو لەوێتە 30 ڕۆژ جارێ بدرێ ئەم شتانە ناکا بەگرفت بەڕاستی شێوازی دابشکردنی پارە وڵی ڕەبتی بەنە بە حکوومەتی هەرێمەوە هێنە بە قوارەکەی ئەمە ئالێتی دابشکردنی پارەیە
تۆ چۆن پارەگەینتە فەرمانبەر چۆن نەگەیەنی لەڕێ ئەم بانقی خۆتەوەیان ئەو بانقەیان ئەوەیە سوودەکەی و ڕۆبحەکەی بۆ خۆت بێت و هینی کاسپی نەماوە نەوت وا خەریکە نامێنێ و ئەوە نامێنێ ئیتر شوێنتان نەهێشتەوە بۆ خەسخەسە بۆ بە تایبەتکردن و تەخەسوس کە مەهامی حکومەتە خۆڵ و خاشاک تابلۆکان هەندێک ئیش و کار پاکردنەوە ئەی بەکەرتی تایبەت کامێرەکان ئەی بەکەرتی تایبەت ئەی باشە ئەمەش ئەی بەکەرتی تایبەت ینی ئەمەش ئەی بەکەرتی ئەی باشە کاک زانای بەڕێز چەند بانقەیە لە هەرێمی کوردستانە 83 بانقەیە حکومی ئەی بۆ گرنگی بەکەرتە گشتێکە نایی بەسەر چاو دوانسیانێک لەوەش هەڵەبژێرم بۆی متمانە بۆ بانقی حکومی دروست بێتەوە خۆ ئیشی تۆ نییە متمانە بۆ بانقی هەلی زیاوکەی ئەویشی بەڕاستیشی حکومت نییە ئەوە ڕاستە ئاسانکاریان بۆکە جارێ بەر لەوەی چاودێری و ڕقابەت دروست کات و کۆمەڵە زاڵابەتی هەبێ ڕێگری لە بەدەردانکە بەڵام جارێ ئەو لەوێت دەبێت بانقە حکومیەکان بێ سێ عێراقکە کۆمەڵە بانقی حکومی هەیە زۆر بەهێزە سەرچاوی دارایەکەی بەهێزە زەمانەتی تایە ئەوەی تایە سەرباری وێوانی هەندێک گرفتی بەهادەردان و پارە خواردنیان هەیە ئەنی ئەومان لە یاد نەچێت دزی سەدە لەوێ کراوە ئەگەر لە یاد نەچێت لە ساڵی ڕابردووە دزی سەدە لەوێ کرا بەڵام ئیجرعاتە کرێ شخصەکە گیراوە بڕێ لە پارەکان گەڕاوەتەوە ئێمە لا ئێمە دزی ئیجراعاتی لەگەڵا ناکرێت پلەی بەرزەکرێتەوە ئەنێرێ بۆ خارجیان پلەی بەرزەکرێتەوە یان پۆستی حزبی پێدرێ یان ئەیکەن بە وەزیر و ئەوانە بە جوانترە پارێزری ئەین دایان دزت هەیە لە کابینەکانی ڕابردووە دز بۆ دز داوای لە بردنم هەیە ئەم دەستەواشە بەکارێنم ئەڵێ حرمەتیانە گرن کە ئەوەش بەکاریانێن بەڵام ئێستا ژیانیان پارێزراوە سیکوریتیان هەیە و حیمایەتیان هەیە و باخیان هەیە و ڤێلایان هەیە و لەوانەیە بەشێک لەو ڕەش و ڕوتە پێشمەرگەیش خزمەتی ئەو دزانە بکە باش ئێستا کاک چۆمان بۆ نیشتێک دێت کە ئەم جارە پارتی دموکراتی کوردستاناوی خۆی تۆمارکە بەڵام بە زۆرشتر مەماتەڵە بۆ انتخاباتە بکرێ قسەیەکەیە کە نازانین تا چەندە قسەی ڕاستە ڕەنگە دوسێ ڕۆژی داهاتوو ئەو قسەیە بسەلمێنێ کە یانەوێ هەڵبژارنە ببن لەگەڵ هەڵبژاردننی عراقا و ئیتر لەگەڵ عراقا بە سەفقاتێکە مۆزوعانە پێی پۆستەکانی بەغدا و هەرێمیش یەکلا بکەن خۆی کاکزانە ئێمە مۆزوعی ئەم انتخاباتە ئەگەر ئەمانەیە ئەم ساڵ بکرێ ئەگەر ئەمانوی ئەم ساڵ بکرێ ئەم خاوە نابێت خاوەخاوێکەیە واچینە پێێنینە مانگە حوتەوە ئەنی ئێستا کۆمیسیۆنەکە عێراقیش من پێم وایە لە ڕێکارێکی هەڵایە وادەی بۆ دیاری نەکراوە ئەو ئەڵێ من بەیانی کۆتاوا دەمە بۆ تۆمارکردن و بۆ ئەوە ئیتر بۆ هاوپەیمانەتی ئەمە هەڵەیە کاکزانە لە ڕووی قانونی و هەڵەیە بۆ هەڵەیە کۆمیسیۆن جهەیەکی جێبەجێکار و ئیشرافە تۆ مدەی انتخاباتی بۆ دیاری نەکرابێ مدەی هاوپەیمانەتی بۆ کامە انتخابات ئەنجامەی یعنی ئەمە هەڵەیە هەر بە عقل و منطق بە قانون هەڵەیە یعنی ئەمە کۆمیسیۆنەکەی ئیحراج کردووە یعنی دیاری نەکردنی ڕۆژەکە کۆمیسیۆنەکەی ئیحراج کردووە لە بەرامبەر ئەوەشە کە ئەمە کۆمیسیۆن زەختێکەکە وەڵێ پەرلەمانی عێراق منی تەمەنی دوێنی درێژ کردوەوە لەبەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو شەژمانگەی یاومەتەوە لەبەر ئەوە باشە سیستی بۆ بنرێنرێت بۆ مماتەڵە بکرێت لەبەر ئەوە سەرۆکاتی هەرێم ئەسڵ وایە ئێستا لە دوو بەرداشایە بەرداشێکی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و کۆمیسیۆنەکەیە کە ئەبێ زوو بە زوو ئەمەی کردایە بەرداشەکەی تریشی ئەوەیە کە ئاڵێ من 5-4 جار مەرسوم دەرکردووە ئەمە ناکرێت ئەم جارە باک جۆرێک لە کۆنکرێتی تیاابێ جۆرێک لاوە هەبێ ئیتر گرفت دروست نەبێ بەڵام ئابم ڕۆحێتەوە سەیریکی ئەمەش دیاریکە هەر گرفت دروستە بێ باشکمان پێشتر عفو وتراکە ئەمە دیزانی وڵاتێکی دراوسێکم سایران بوو بەڵێ ئێستا لەو ڕۆژانە کاگاری وتی ئێمە ئێستا لە بەشترین پەیوەندیان لەگەڵ ئێرانە پارتی دموکراتی کوردستان کەواتە ترسەکە لە چییە ینی وڵی ئەبێ لە خۆیان برسن بەڵام من بەڕێی من ئەگەر جۆرێک لە زەمانەت بۆ تەشکیلی حکوومەتی داهاتووە بێ جۆرێک لە زەمانەت بۆ زۆرینە هەبێ لەوانێ زۆر شتیان کێشە نەبێ بەڵام ترە ئیسواغن بە بابەتی بڵین پێکاتەکان و بابەتی عەدالەتی جوگرافی و بابەتی دیزاین و ئەوە باش ئەگەر قسە لەسەر دیزاین نەکرێ وڵای من بەسم پارتی ژنی هەر بە مطلق ینی بە ڕەهایی باسیەکەم ئەو دیزاینانی کە لە ڕابردووە انتخابات کراوە چێ کردوێتی ئەی لەنەوە دووە بۆ بێنە بۆ ئێرە کە بەشێکی زۆری تەزویر و ساختەکاری بووە چێ کردوێتی ئەی 2009 کاکە نۆش واز لێ بێنە ئەو فەزاحەتەی لە 2010 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا کە ناوێ نابوو هەڵبژاردننی کلیک پەرلەمان هەبووە بەیروتی نەبینیوە لوبنانی نەبینیوە عێراقەکانی ئەوێ 3-4 کەس دەنگیاوە پێیان یعنی مەبەستم بۆیە ئەو فەزاحەتە تەزویری لە 2010 کرا ئەی تۆ باسی دیزاینی چیەکەی ئەی ئەم دیزاینانە چێ کردوێتی تۆ خۆ بەشێک نەبووی لەو دیزاینانە ینی ئێستا ئەتەوێ خەڵکیش قەناعەت کا بەو جۆرە ئەوە بێم وایە بەشێکی زۆری بەهانەی حزبی بووە بەهانە بووە تێڕوانینەکان و ئەوە چکە هەندێک وایە مەسەل ئێستا هیچ بەرەو پێرسوونێک لە نێوانی چێتی و پارتیش نییە
نێوان پارتی و گۆڕانیش نییە یان لە لایەنەکانی تریش نییە ینی پارتی زەمانەتی حکوومەتی وەرگرت بێت وڵی من نازانم بە تەسەڵی کە سەر داواکان دەکەم تاستەکەم جۆرێک تا ئێسش ڕێکەوتن ڕووینەوە هەر لەقەل جارێ بەر لەوە کۆبوونەوەات ڕووینەوە ئەجامی ئەجاینی تۆ لە ئەم هەموو قەیرانانە ئەبینین کاکزانە ئەم هەموو قەیرانانە باسمان کرد لە سەرەتای بەرنامەکەەوە ئێمەیە کە بەرپرسیارەتیمان لە چاو بەشێکی زۆر لەو بەڕێزانە باسی بەرپرسیارەتی قانونی و بەرپرسیارەتی مێژوویەکەین لەوانەیە بەرپرسیارەتەکەمان زۆر سنوودار بێ بۆ ئێمە خەمی لێ بخۆین بۆ ئێمە پێی پێبەرین بۆ ئێمە هەستی پێ بکەین ئەو بەڕێزانە هەستی پێ ناکەن ئەگەر هەستیشیان پێ نەکردووە کە هەستی پێەکەن خۆیان بێ ئاگاکەن ئێوە تا ئێمە باسیەکەین باشکرا مەترسیەکان لە بەردەستمانایە لە بەردەرگامانایە قسە کری باسی چاقبەسوی دۆخەکەەکەین ئەی باشە خۆ عەلەقەل بۆ کۆ نابینەوە ئەی خۆ بوونەوە ئەلفوبێی جارانەی و خوا کۆ مەبنەوە مۆزوو سێ زۆر مەخۆن بەڵێ ئێستا مۆزوو سێوەشیان بڕی یاخقەی ناخۆ کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسەکان حاڵەتێکی زۆر تەبیعیە ینی ئینعیزال و دابڕان بەدگومانی دروستەکات ململانی تون دروستەکە کاکزانە وا ئەکەوێتەوە ینی سیراعاتەکان تونترێ بێت چاقبەستوی دروستەکەوەی کە ئێستا هەیە ینی خۆ کۆبوونەوە ینی زۆر تەبیعیە پیشێتی و پارتی و گۆڕان و ئەوانە کۆبنەوە بۆی دەرەچێ دۆزینەوە و بەڕاستی بۆ دابشکردنی کێکەکە نەها ئەگەر هەر مەبەستمان دابشکردنی کێکەکەیان بۆ تعیبێکی گەورە ئەگەر هەر حزبێک هەر لایەنێکم جارە بە تەواوی بەلای میلەتانی شوێنێتەوە کاکزانە ئێستا بۆ نمونە ئەم دۆخەی کە ئێستا هەیە خۆ خەڵکێکەکە کاکە تخوا باسی انتخابات شون مەکەنێمە ئەو لێت موچە و حیاتی خەڵکوانەیە کە خەڵک مافی خۆیەتی ژیانی خۆشگوزەران بێ بەڵام ژیانی خۆشگوزەرانی بە دامەزراوەکانی و ئیداری باشی توادرێ ئەگەر دامەزراوە حکوومەتی باش و بەڵێ بێگومان من باسی تەئسیراتەکان یەکەم چێ ئەم دۆخە لەس مەسلحەتی شەیە پرسیارەکەوەیە هەڵبژاردن ناکەین بەسەر چاو ئەوە گریمان ئەم ساڵیش ناکرێ هەر بە ململانی حزبی بیبە گری مامانگی 12 گەر باسی هەڵبژاردننی پێشوەختەیە کرێ یان باسی ساڵی داهاتووە کرێت بۆ پەرلەمان عێراق لەگەڵ ئەوا بیکەوە ئەوانە کە گریمانێکی شاری انتخابات لە هەرێمان نەکرێ خەڵکێکی زۆر حەزەکەوە ژووبە باش ئەم دۆخە پەرلەمانت نییە سەرۆکایەتی حکوومەت کاربڕێکەرە سەرۆکایەتێرم کاربڕێکە ئەمانە لای چێن لای پارتیە ئەنجومەنی دادوەری لای چیە وەزارەت عیلاقاتی خارجی لای چیە مۆزوع وەزارەتی نەوت لای چیە بڵێن سامانە سروشتەکان ئەم دۆخەش ئاواڕوە بۆ پارتی عیبی نییە ئەم دۆخەش ئاواڕوە بەڵام من مەبەستم چییە نابێت لە گۆشەنیگای حزبی و سەیریکی ئێمە پێویستمان بە پێدانەوەی شەرعەت و ڕەوایەتی هەیە پێویستمانەیە بچین و بەردەم میلەتەکەی خۆمان ئەو میلەتەی کە زوڵمیان لەکەین ئەو میلەتەی کە خەمیان ناخۆین ئەو میلەتەی کە شایستی ژیانێکی باشترن پێویستە بچین و بەردەمیان بۆی متمانە بدرێتەوە بۆ ئاتا بەگەر بە ڕۆتینیش بێ بە کارتۆنیش بێ ئینتیخابات ضرورە بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان داوایەکەی مانگی حوتە 24 حوتە لایەنێ کردوێتی و ئەندام پەرلەمانێکی کوردە لە بەخە من ناوەکە نایەنم لەسەر حکوومەتی کاربڕێکەتی هەرێم ئەڵێ دەسەڵاتەکانی ئەوانە و ئەگەر محکەمەی اتحادی قەراری لەو چەشنە یا لەسەر مەوزوعی حکوومەتی کاربڕێکەر لە قاڵبی یا کۆتوبەندی کرد کە ڕوونە حکوومەتی تەصریف ئەعمال چۆنە ئەوەختە بۆ بەخاتریان نەکرد بەڵێ بۆ بەخاتریان کردووە ئێمن مەبەستەکەم وەیە تو هەڵبژاردیش ناکەیت و حکوومەتەکە زیاتر لە قاڵە بدرێت و سەرۆکایەتەکەت ئاوا بێ هیچ نامێنێتەوە وەکو فۆرمە قانونی ڕووکەشێکەش چه سوودمەندە بۆیە کە ئەڵێن انتخابات ضرور لەبەرەوە نا لەبەر حزب ئەوە ضرور بۆ مقاوماتی بۆ دامەزراوەکانی بۆ زۆر پێداویستی ڕۆژانەی خەڵک کە پەرلەمانت هەبێ پەرلەمانێک کە ڕەبتی نێوان هەرێم و بەخا دیاریکە کاکزانە ئەم پەرلەمانە گەر بڕیار بێ هەبێ ینی کۆمەڵێ مەهامی لە ئەستووا بێت بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان هەرێم و بەخا چکە عیلاقاتی نێوانی هەرێم و بەخا بەس حکوومەت نییە ینی گەورەترە لە حکوومەت ینی تۆ پەیوەندی نێوان هەرێم و بەخا وەفدی حکوومەتە نێری بۆی عەرەبی نازانێ دوای ئەڵێ بۆم گێڕنەوە چی وتراوە چی نەوتراوە ئێخر خۆ ئەمە عیلاقاتی بینی هەرێم و بەخا خەڵکی مخەزرەمی عەرەبیزانی شارەزای گفتوگۆ و دانستان و ئەوانە بێت و بەرحاڵ ینی قسەکەم لەسەر چییە ینی تۆ پێویستی بۆیە هەڵبژاردن بکری هەڵبژاردن ناکەی مەسلحەتی حزبی هەیە دیارە ئەینا هەموو بەرژەوەندیەکی ئەم میلەتە هەموو بەرژەوەندی پاراستنی قەواری هەرێم پێدانەوەی شەرعەت و ڕەوایەتی پاڵپشتیە نێودەوڵەتیەکە ئەوەی کە ئەمریکا وڵاتانی تر ئێخۆ ئەمریکاش لە ڕابردویاوتی دوو سێ مانگێک تاخیر بێ بە هەموو هێزەکان بەشداری بکەن بەسەر چاو دەیە ئەم دوو سێ مانگە مانگی نەوە دەیە مانگی 11 ئێدە دەزوو بەزوو هەنگاوەکانی بۆ بنێن ئەم سستی و خاوە خاو ئەوە ئەشتانەوە هەر بە دوای مبڕیا بدۆزنەوە وڵی ئومێدەکەم هەر حزبیە بێ ئیدامەدانە بەم دۆخەڕاهینە
ئەم دۆخڕاهینە هەر حیزبێ زەڕەیەک ویژدان خەمخۆری بۆ ئەم وڵاتە بێ نابێت لەگەڵ ئەم دۆخە بێ چونکە ئەم دۆخە لە مەسلحەتی نەحیزبە نەحکمڕانیە لە مەسلحەتی میلەتیشایە ئەمە پێویستی بە دەلاقەیەکەیە بە دەواازەیەکی تۆ چۆنێکیتەوە بەشێکی بە کۆبوونەوە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکانە بەشی بە گێڕانەوەی متمانی لە نێوانیانە بەشەکەی تری بە ئینتیخاباتە تۆ ئینتیخاباتەکەی حکوومەتێکی تازە دروستە بێ فۆرمێکی تازەترێتەکایەوە پەرلەمانێکی تەبێ نوزە و جوڵەیەک دروستە بێتەوە جا حتا ئەگەر بە جوز ئیش بێ کاکزانە ئەگەر بە بچووکیش بێ گفتوگۆ ئیتر ململانیە حزبی و سیاسەکە دروستە بێتەوە بەڵام من پرسیارەکەم ئێستا لەگەڵ میلەت دروست بێت بەم فۆرمە وەڵای من بە قورسێ بینم کە تەمەنامەکردوان نەبێ بەڵام چکە بەشێکی ئاشبوونەوەکە تۆ بەچی لە ڕێی سنووقەکانی ئینتیخاباتەوە بەکاری چاک و بەوە ئەکرێ بەڵام تۆ ئەگەر ئینتیخابات هەرنێکی و هەردواخرێ و هەردواخرێ باکە بۆ میلەتە نییە بێمنەتەبی لە ئاستیان و بەشێکی زۆری ئەم بەڕێزانەش ئەم دەستەواژەیەم عیبیشە بەکارێنم داوای لێبوردنەکەم دەنگدەری ئامادەکراویان هەیە جۆرێک لە دابستە و حازرکراوەوە پێویستیاڵێ خۆ من ڕێژەیەکم هەیە بۆ ئینتیخاباتیش کرێ باشە خۆ هەموو میلەت ئەو دەنگدەرەی تۆ نییە هەموو میلەت کاکە ئەزانی یەکێتی پارتی بە تایبەت پارتی ئنجایەکێتیش نیزبەی چەند خەڵک متمانی پیاون کەمترە لە سادە کاکزانە ئەگەر پارتی سیرکەی لە سادەی ئەم مستەمەعەت متمانی پێ نەیاوە لە سادە من باسی کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم ئەگەر بیکەی بە عینە بۆ یەکێتیش بە هەمان زۆر بۆ گۆڕانیش بە هەمان زۆر من قسەکەم لەسەرەوەی تۆ چۆن نەتوانی نمایندەیەکی معقول و دڵسۆزانە بکەیت خۆ ئێمە هەر دەنگدەرەکەی خۆت نییە ینی مەبەستەکەمەوەیە با هەر لە گۆشە نیگا حزبیە سرف بەردەستەکەەوە لەم بابەتە نەڕوانی وەخۆ ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ وڵی ئەم بەڕێزەکە ئێستا قسەکات دۆخی حزبەکەی خراپە لەوانەیە لە ڕابردوشتیان بە حزبۆنیێت بەڵامسانێک دڵت بۆ ملەتە ینی من پێم وایە ئینتیخابات پاراستنی قەواری هەرێمی کوردستان کەرامەتی هاوڵاتیانی خۆشگوزەرانی فەرمانبەران و خەڵکەکەی وەڵی زۆر لە گۆڕان گەورەترە بەخوا زۆر لە یەکێتی گەورەترە لە پارتی گەورەترە لای من وایە چکە ئێمە ئامرازین گۆڕانن بە ئامرازە بینم بۆ خۆشگوزەرانی خەڵک ئەگەر خەڵک خۆشگوزەرانە ئەگەر بە نەمانی گۆڕان خەڵک خۆشگوزەرانی بۆ دروستە بێتەوە وڵی حزب هەر لای من پیرۆز نییە بنا پیرۆ ئەمە تێڕوانینەکە لە ڕابردووشە هەروە بووە ینی بەڵام قسەکە لەسەر چییە لەسەرەوەیە کە دۆخت باش بێ خراپ بێ قەنەعەت وایە ئینتیخابات لە کاتی خۆی بگرێت چکە ئینتیخابات مافی حزب نییە نەی منە نەی پارتیە نەی یەکێتیە نەی گۆڕانە هی خەڵکە ئەگەر پێ وایە 4 ساڵ جارێکەمە کاکزانە ئینتیخابات کرێت دەکاکە کە پەرلەمان تەشکیل بۆ بیکە بە 6 بیکە بەش کاکە بیکە بە 8 ئەگەر بۆ دەسەیان حەزیان لێتی 12 ساڵ 12 ساڵیکەن بابیک بەڵام احترامی بگرن کە من مەبەستەکەمەوەیە تەوقیتێکی دانا احترامی بگرن احترامی بگرێت لەبەرەوەی لە پەرلەمانەکەی خۆتەوە دەرچووە بە زۆرینەی خۆ دەرچووە احترامی ئیمزاکەی بەڕێ سەرۆکی هەرێم گرن کە جێگیری سەرۆکی پارتیە احترامی بگرن کە ئەمە بۆ پارتی ڕاستە بۆ لایەنەکانی تر احترامی حەقی ئەو خەڵکە بگرن ئینتیخابات لە کاتی خۆیانکەن ئەو مەترسیانە لەسەر هەرێم دوورخەنەوە و لە هەمووشی گرنگتر ئەم وەزعی بەسەر موچەخۆران و فەرمانبەرانە هاتووە من ئومێد دەکەم ئیتر ئەم مانگە دەستمان لەسەر دڵمان نەبێ عادی بەخا داوای لیستەکە ئینشاڵڵا منیش بەرنامەی لەسەر وڵا ئومێد دەکەم ئینشاڵڵا کاتی خۆیان بێ بەس هەواڵەکەی بڵاو تۆ بەرنامەکان لەسەر ئەوە بکەی چۆنی حکوومەتی هەرێم ئیلزامی بەخا بکە خانەنشینان هاوتا بکرێ وانە بێژان ئەگرێبەستیان بۆ بکرێ بە هەمیشەی مەوزوعی خانەنشینەکان مەوزوعی زیادکردنی ماف و شایسەدارەکانی هێزە ئەمنیەکان ئێمە ئەسڵ وایە پلەبەرزکردنەوە ئەسڵ وایە ئێمە ئیش لەسەرەوەکەین بەڵام بەداخەوە هەستەکەم هەلجارە ماوێتی ئەم بابەتە نەخەمڵیوە و کەمتەرخەمی و بێباشی هەیە بە تایبەت لای خۆمانەوە بەشێکی بەهانە لە بەخاوە هەیە زۆر سوپاس بۆ بەڕێز سومان محەممەد باز بۆ ئێوەی بەڕێز و بۆ کورساتی سوپاس بۆ بەڕێستان دووبارە سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ